جیهانی جنان چالاکی لسرانسری جیهانی تین ریخستن کرد کنکشن چیروکا غمگینا خانمکا کرد لروژا جیهانی پارستنا مافی جنان ودگیرا و چاف لسرداباش کردنا خلاتین اوسکارین هنرینا لچند روژن دهاتی دم باش هون برنامه کرد کنکشن جدنگی امریکا لواشنطن تماشا دکن بهیویا دمین خوش امریکا دبیجاوی پیگرتن هیا جبو پاراستن و پیشوا برنامه فین جنان هرچند کول امریکا ما بخوا ما فی جبربرنی جهل دادگاه بلند امریکی و هاتیا قدغه کرن بالیوز امریکا لنتوین یگرتی لندا تامس گرین فیلد بری کول کمیسیونا روشا جنان یعنی توین یگرتی لنیویورکی آماده با ج روزنامه‌وانان را او تیبینی دان و گوت جی کتجاری از وی راستی ناو شیرم کو ام لامریکا راستی پرزگریکن خوین تایبت دبن لامریکا مافی جبربرنی بیت دست وردانا سیاست مدارن میلیون جنان و هاتیا استاندن ببونه روژا جیهانیا جنان ایرو چهارشنبه بسادان کس لکوریا باشور بجداری ده ریوچونه که دکر و حکومت خواستن که مافی جنان خورتر بکن اندامن کومالین سیویل و سندیکاین کارکران لسیولی دروش می پاراستنا جنان بلند کرن بجدارن وی ریپیوانی هیوی دکن که حکومت جهی کرنا جندر سیستماتیک لوی ولاتی به چالاکیان شرمزار بکن و ریبرین اولین ایرانی دبیجن کو جاری کرنا کچن خوندکار تاوانکا لی خوشبون جیرا نابا و اگر به مبست با دوی تاوانبار به اعدام کرنی ورن جزا کرن افراگهاندن لدمی تندبونا يعني تنوتيجين قل وتوربون قل تنكرن لهم بر بي لك إيريشن قمالي كري دبستانا دا ریبری اولی ایران جهرکرنا وی داویه یا کچن خوندوان دناو ولاد ده شرمزار کرو گود اگر بزانابون هاتبه کرن دوی بینه لسیداردان لگو ریمدیا یا دولت و کاربدستان جمجدار حتا نها زیدتری 1000 کچ نخوش کتنه او هن سیاست مدارن کومن اولی کو دجی پرورده یا کچانن تومدبار دکن ده هف بیوینه که ده دگل تلویزیون دولت آیت الله خامنه‌ای را گهان کو دویل پرسین لسروی بابتی بکرن اگر کسن ده پشت وی که ده هبن بگومان کسن هنه کسن کب آوائی که ده نافوان ده جه دگرن دوی دزگهن پیوندیدار ین جیبجی کرنا یاسه و آگاهدار کرنه وی که بشوپیننو سوجدار جزاین هری گران ورگرن اف بویره جمعها مجداری و لباجار پیروز یقوم دست بیکرو جوی دمی و ل 25 پارزگهن سرانسری ولاد بلاف بویه. ده دیمن این ویدیویی ده گو آژانسا نوچهان یا وانا گرتیه نشان دادد گو کچ لنخوشخانه تین درمان کرن. اف کچه دبیجد دما از دچوم وانه یا خیادی بهنکاوک گلاوی جسالون دهاد. یک دن دبیجد همیلا شوی به حسبو یو نکاره بری و بچد. هر او بو صدم کو دایگو باب زاروکن خواج خوندنگه هان در بخنو نرازی بونان نشان بدن. اف ویدیو یا رویترز به دست خستی کو روژاوی ندیاره نشان دادد. گول طهرانه او دنگی خو پیشاندران تی بیستن کو دبیجن او نوهیان دکن کو دبیجن دجمن ما امریکایا لی دجمن ما او بخونه و لوی درینه. اف پیلا جهر کرنه جبو ریبرین اولی دمک زحمته پشتی چندین مهانیان رازیبون ایرانه جبر مرنا کچکا گنج به دست پولیس اخلاقی جبر سرپوشاوه. دست حالاتدارین ایران دجمن کمارا اسلامی به بکار اینانا هیرشان جبو جناف برنا سازین اولی بناف کرنه. لی گمان کتنه سر گروپ تندره گووک پاریزران جدفخوا شروع وکرنا اسلامی و دگیرن. سکرتری روزنامه‌گری امریکا اف بویه را جهرکرنی شرمزار کرد. کوچ کاسپی دا خواست کرد کولی کولینن سربخوا بین کرن. دا کو بید دیار کرن که چه پیوندی بخوا پیشاندانان و هیا آن نه. کو دکوه ناو ارکن کمیته یا لیکولینن راستین ین نتوین یک بوی لسر ایرانه. هلین سندی دنگ امریکا
ایران دو سێشەمێ دەچە سەرکردنا چەند بەرگومانان ڕاگەهاند و ناوێوان نەهاتیە ئەشکەرەکردن بگومانە ژەهریکردنا کەچن دبستانان داخویانی دەمەکی دەهات و ئەندامێک پەرلەمانی ناودار و ژمارەك چالاکوانان گوتی و هەژمارە وان کەچن نیشانên ژەهریکردنê li serwana derketîn bi hezaranê û li sedan dibistanan jî. Hejmarên kûn hatin ragihandin bi awayek dramatîk qeyrana berdewama Îranê xerabtir kiriye ku ji xwe dibin fişarê de ye piştî çend mehan ji xwepêşandanan ji ber mirina Jîna Emînî di zîndaneka polîsên exlaqiyên Îranê de li meha Êlûna par. و پشتی لێکۆلینەکە کەناڵی CNN یا لەسەر گرتیگەهێن ڤەشارتی لی ئیرانی کۆشکاسپی ژی پشتگیریە بانگا کۆمیتەیە تێکەلین دەرڤەیە جڤاتە سیناتۆرên ئەمریکی کرد ji bo lêkolîneka netewên yêkbûyî. Berdevka çapemeniyê ya Koşka spîkerên jên pêr got ku bin pêkirina mafên mirovan ên hikûmeta Îranê divê bê cizakirin derbas nebe. Raporteka kanalê CNN diyar kir ku torek navendên işkencedanê yên veşartî li Îranê hene. Komîteya têkeliyên derve civata sînatorên Emerîkî jî gotiye divê lêkolîn ji hêla encûmenê mafê mirovan ya netewên girtî ve li ser vê mijarê were kirin. سکرتێری گشتی نەتەوەگرتووەکان ئەنتۆنی گوترەیش وتی کە مافەکان مافی ژنان لە سەرانسەری جیهاندا بە خراپی پێشێل دەکرێت ئەوان دووچاری هەڕەشە و پێشێلکاری دەبن و یەکسانی جەندەری بۆ ماوەی 300 ساڵ لەسەر ئەو ڕێڕەوەی ئێستا هەیە بەدی ناکرێت. لە هەمان کاتیشدا ناوی چەند کاربەدەستی ئێران لە ناولیستی نەتەوەگرتووەکاندایە کە داوای سزادانیان دەکرێت بەهۆی دەستدرێژیکردن لەسەر ژنان. بۆ بەدواشوێنێکی خێرا لە سەردۆخی ژنان لە ئێران لە ڕۆژی جیهانی داکۆکیکردن لە مافی ژنان میوانداری خانم ئەڤین مستەفا زادە چالاکی مافەکانی ژنان دەکەین. ئەم کاتت باش ئەڤین خان سوپاس بۆ کاتی جەنابەت پێش ئەوەی باسی ئەو هەواڵانە بکەین کە سەبارەت بە ئێران و پێشێلی مافی مرۆڤ و مافی ژنان دەکرێت دەمێ بۆچوونی جەنابەت وەرگرم لەسەر دۆخی ژنانی ئێران لەم ڕۆژە تایبەتەدا. سڵاتان لەبێتەوەم کاتەی ئێوەش باش ئەگەر ئاوردانەوەیەکی خێرا بە دۆخی ژنان بین لە ئێراندا دەبینین کتابچێوەمانتیک و بەرنامەدا ڕێژرا و کۆماری ئیسلامی هەر لە سەرەتای هاتنە سەرکاریەوە بەرنامەی بۆ حەستی ژنان لە مەیدانی گشتی کۆمەڵگادا لە مەیدانی سیاسی کۆمەڵگادا بۆ ئەلگووی زۆبەتەی و ئیدۆلۆژی مەخصوصی کە هەیەی لەناو ئەوسیستان لە هەموو جونگەکانی حکوومەتدا ئۆلگویەک لە ژن دروستکە کە لە هەرسەی یا لە مەیدانی گشتی و سیاسی و کۆمەڵاتی اقتصادی حەسبی بکە و نەقشێکی بۆ دیاری کات نەقشی دەرەجە دوویەوە زیاتر نەقشی ئەوەی کە لە نێو خانەوادەدا منداڵی بێ و منداڵ بە دنیا بێنێ. بۆیە دەبینین کە بەربەستەکان بۆ ژن زۆرە زۆربەی هەلەکان لە ژن سپێنراوە و لە هەمان کاتیشدا کاتێک کە مبارزاتی ژن خۆیان هاتووە مەیدانەوە ژنان دەنگیان هەڵبڕیوە هەربوو بەرنامە سیستماتی خۆی بەڕێوە دەباوە ساختارمەندە لەناودا هەوڵی داژناوە سەرکوتیان بکە. بۆیە ئێمە لە شۆڕشی ژینانە بینیمان کە ئەو سەر هەڵدانە گەورەیە کە ژنان تێیدا مەرکەز بوون بەڕێوە چوو سەرکوتەکە بەرامبەر بە ژنان لە ڕادە بەدەست زیاد بووە چەند قات بووە گزارشەکان لەو بوارەوە زۆر دەبا. باشە ئەو هەواڵانەی سەبارەت بە ژاریکردنی کچان یان لە خوێندنگاکان ئەمە بە پێشێویکی تری مافی ژن پێناسە ناکرێت چونکە تایبەت ژن ئامانجی ئەم عێریشەکە تا ئێستا بە درستی نەناسراون لە لای چی وە چۆن دەکرێت؟ بەڵێ کۆماری ئیسلامی هەر لە سەرەتای هاتنە سەرکارێەوە بەرنامەی هەبوو بۆ حەستی ژنان. ئێمە ئەگە بگەڕینەوە هەر لە سەرەتای ئەوەی کە ئینقلاب دەستی پێکرد ساڵێک دوای ئەوە کاتێک کە ژنان لە 8 مارسدا هاتنە
شەقامەکان و نایان بە حیجابی ئیجباریان کوتنایان بە هەموو قانونانە باشانەی کوت کە پێشتر هەبوون و هەڵوەشانەوە و ئەو قانونە خراپ و دژەژنانەی کە کۆماری ئیسلامی پەسەندی کردبوون ئەبینین بە شێوەیەکی زۆر دڕەندانە بە چەقو بە چماق یا بە باتۆم دیسان ژنانیان لە مەیدانەکانەوە سەرکوت کردەوە ینی کەسانێکیش کە تا ئێستا هیچ کەیسێکی حقوقی و یاسایی نەکراوە کە ئەم کارێک کرد و دواتر ئەبینین ئێمە لە ئەسید پاشێ سریاڵەکەن و تیزاب ژاندنانەی کە بە ژنان کرا و هەموو ئەو بەرنامانەی دیکە کە لە سیستمی بۆ نمونە زانکۆکاندا هەیە کە ژنان هەستەوەی کە سنە ناو هندێک ڕشتە دەرس بێنن یا لە فەزای بەگشتی کۆمەلگیان بۆ کورد بکەنەوە بە شێوازێکی بەرنامە بۆ داڕێژرا ئەوانە بەڕێوە چۆ بۆ ئەمە شتێکی جەدید نییە کە ژنانی ئێران لەگەڵی بەڕەو ئێمە قەتڵی سریاڵی و قەتڵی زەنجیرەی کوشتنی بە قەستی ژنان لەلایەن دەکات ئێستا هیچ نەکراوە لە شارەجیا و ئەومان داوە دوای شۆڕشی ژیناشدا کە ژن محوەری ئەم شۆڕشە بوو بە تایبەتیش کە لە نێو بەرنامەی هەیە ئەمە یەکێک لە بەرنامەکانەتوانی بڵێن ئاوین خان دەمیست پرسیار لە جناب بکەم کە دوو هەواڵی سنجڕاکیشمان هەبوو ئەو ڕۆیەکێکیان ئەوەیە کە نەتەوە گرتووەکان لیستێکی ڕاگەیاندووەی چەند ژمارەیەک ناو ئی پیاوان هەڵبەتە کاربەدەستان هەم لە رووسیا هەم لە ئەفغانستان هەم لە ئێران هەم لە چەند وڵاتێک کە ئەبێ سزا بدرێن بەهۆی ئەوەی کا پێشیلی مافی ژنان نەکردیان تەعەدای سکسیان لە خانمان کردووە. یعنی ئەم هەواڵە چۆن نازەم ئەگەر بیستی بێ لەسەر چ بنەمایەکە و چۆن ئەو کەسانە سزا دەدرێن چۆن ئەو کەسانە یان کارێک بکری بۆ ئەوانە ئەو کەسانە بێن پێشدادگاکان. بەڵێ دیارە ئەو جنایەتانەی کە لە ماوەی شۆڕشدا گیرا بە تایبەت بەرامبەر بە دەست بەستەر کراوە کە تەعەدان یەکرا لە ناو زیندانەکاندا ئازارێکی زۆر دران و شکنجە کران و هەموو ئەمانە پرۆسەیەکیان تێپەڕ کرد کە ببن بە جەنگ و جەنگی خوان بۆ شۆنانە بگەینن کە بەڵێ ئەمە لەناو سیستمی کۆماری ئیسلامیدا و لەناو سیستمی قەزایی ئەو حکوومەتەدا تەنها بۆ ئەوەی کە ژنان داوای ماف و ئازادیەکانی خۆیان کردووە بەرامبەریان کراوە بۆیە ئەم دەنگانە بەرز کردوتەوە و لە ئێستادا بە پرۆسەمانن ئەتوانین بڵین ئەم شتە نەتیجەی دەبێت کە چۆن ئەم بەرپرسانە سزا بدرێن پێش و تریش لە ماوەی ئەو شۆڕشەدا مەڵێکی زۆر بەرپرس کە دەستیان هەبوو لە کوشتن و لە شکنجەدانی خەڵک سزایان بەسەردا سەپاوە بەڵام ئەمە چکە قۆناغێکی دواتراوە دەتوانین لە هندێک بۆکو جنات عەلەیهی بەشەریەت چاوی لەکەین چونکە بە شێوازێکی سیستماتیک لە نێو ڕێژەیەکی زۆر لە زیندانەکان و بە بەرنامەیەکی مشخص لەلایەن حکوومەتەوە ئەنجام دراوە پێویستە بۆ نمونە ئێمە بینیمان کە کۆمیتەی حەقیقەت یا بەوەی کە ڕاستیەکان بزانێت چی ڕوویداوە دروست کراوە و ئەمانە زۆر بۆەوەی کە سابت بکەن بەڵێ ئەم شتانە ڕوویان داوە و ئەم بەرپرسانە دەستیان هەبوو لە بۆ پێویست بدرێت. بێگومان هەواڵەکان دەرەچن کە هەندێک خەڵک لە ناو ئێران قسەیان کردووە بە تایبەت مەلایەک بۆ سینێن پێشە ڕۆژێک قسەی کرد بووە تەکید لەوە دەکە کە ئەم پێشێلیانە بوون. ئەڤین خان دەمویست پرسیاری کۆتایم ئەوە بێ لەسەر قسەکانی سکرتێری گشتی نەتەوە گرتوەکان کە دەڵێ یەکسانی جەندەری جێبەجێ ناکرێت تا 300 ساڵی دیکەش ئەگەر ڕەوشەکان ڕەوشی ژنان و ڕەفتاری حکوومەتەکان و کۆمەلگاکان بەرامبەر بەرژن بەو شێوەی ئێستا بێ. تۆ چۆن ئەو قسەیەک دەدەیتەوە؟ دقیقاً پرسی ژن ئەگەر چاوی لێ بکەین لە هیچ کۆمەلگایەکدا هەتا کۆمەلگا ئیسکاندیناویەکان کە بۆ ئێمەمانە نمونەیەکی باڵانەکات ئیدا بەرابەری ڕەگەزی هەیە بەڵام ئەوانی ئێستا پێی نەگەیشتونەوە ساڵانێکی زۆریان ماوە و لە ئێستا دەبینین کە بەهۆی ئەو مەنافع سیاسیانەی کە لە دنیادا هەیە بەهۆی ئەو بازاڕانی ئەو لیبراڵی کە هەیە بەهۆی ئەو ڕوانینیانەی کە بۆ ژن هەیە ئەمە مەسیرێکی زۆر زۆر تون دەبڕێ ئەگەر لە خاوەرمیانەشەوە چاوی لەکەن بە ڕۆژهەڵاتی ناوین بەهۆی ئەم گروپە توندڕەوانە بەهۆی ئەم حکومانەی کە لەسەرکارن ژنان چونکە ئەم پرۆسەیە ناتوانن نۆرماڵ تێکەن و ئەمانە هەموو دەخیل بۆ یەشتەکە هەر دەکەوێتە دوایی ئەوەشمان لەبین بەرابەری ڕەگەزی لە دنیادا بەسراوەتەوە بە یەکێنی ئێمە ناتوانین بڵین بەرابەری ڕەگەزی لە سوێد و ئەمریکا دەستەبەر دەبێت و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەستەبەر نابێت کەوایە ئەمە دەستەبەر بۆ هەموو پرسێکی جیهانیە پێکەوە پێک بەسراوەتەوە کارێکی هەیە بۆیە بەڵێ ڕاستەوە هەموو ئەم باروتەوە هەموو ئەم جریان زۆر زۆر سپاس ئەڤین مستەفا زادە چەلاکی مافی ژنان لەگەڵمان بوو. سپاس. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و دبم گرکی ناو اختی چاندو نرارنگین
بمەڕەنن. هەرچەندە لە یادی 8 مارسدا کە ڕۆژی ژنانە چەندین چالاکی جۆرا و جۆر بەڕێوە دەچێت و ژنان ئەو ڕۆژە پیرۆز دەکەن، بەڵام ئاماژەش بەوە دەکەن کە دۆخی ژن و پرسی ژن لە ئاسێکی خراپدایە. کێشەی هەڕاسانکردنی ژنان یەکێکە لەو کێشانە کە ژنان لە سێکتەرە جیاجەوازەکانە ڕوبەڕووی دەبنەوە. بۆ ئەمەش ژنان کۆکن لەسەر ئەم کێشەیە و دەڵێن دەبێت بە یاسا ڕێگری لێ بکرێت. پایابنێری دەنگی ئەمریکا سنوور کەریم لە سلێمانی ئەم راپۆرتەی ناردووە. یعنی هیچ وەختێ لە مێژووی ئێمەیە ژن ئەوەندە ڕوشێنراو نەبووە، ژن ئەوەندە دەست بۆ براو نەبووە. ئەمە قسەی ژنە پەرلەمانتارێکی خولی پێشووی پەرلەمانی عێراقا لەبارەی ڕەوشی ژنان لە هەرێمی کوردستاندا لە پاڵ خراپی دۆخی ژنان لە بەرامبەر ماف و ئازادیەکانیاندا باز لە هەراسانکردنی ژنان دەکات لە کای سیاسیدا. ئەمڕۆ لێرەوە ساوین لەبری ئەوەی چۆنەڵی باس لە سەرکەوتنەکانی ژن بکەین، هاتوین باز لەواکەین کە جارێکی تر خەباتی ژن چەندین ساڵ گەڕاوەتە دواوە. ئێستا ئەوەندەی ژن لە بەردەمی مەترسی هەڕەشە لەسەرکردن، مەترسی دەست درێژیکردن، مەترسی نابوتکردن، مەترسی نادیدەگرتنی ڕۆڵی. یعنی هیچ وەختێ لە مێژووی ئێمەیە ژن ئەوەندە ڕوشێنراو نەبووە، ژن ئەوەندە دەست بۆ براو نەبووە، ژن ئەوەندە ڕوخێنراو نەبووە. بەپێی ئامارێکی سنتەری میترۆش بۆ ساڵی 2021 سەدانەوەدی ژنانی ڕۆژنامەنووس هەراسان دەکرێن لە مەیدانی کاری ڕاگەیاندنا و ڕوبەڕووی دەستدرێژیش دەبنەوە. بەدڵنیاییەوە لە هەرێمی کوردستان ژنانی ڕۆژنامەنووس هاوشێوەی ژنانی کایەکانی تر تووشی هەراسانکردن بنەوە ڕۆژانە بێزارەکرێن. راپۆرتێکمان ئامادە کرد، سێرڤەیەکمان کرد لە ناو ژنانی ڕۆژنامەنووسا کە بەداخەوە نەتیجەکانی زۆر شۆکێنەر بوون لەبەرەوەی ئەو ڕێژەی کە ئێمە ڕاپرسیمان لەگەڵ کردبوون، با بڵین ئەتوانین بڵین لە 90 بەرەو سەرەوە تووشی هەراسانکردن بوون. بەشێک لە یاساکان پاڵپشت نین لە بەدەستهێنانەوەی مافی زەوتکراوی ژنان لە بەرامبەر هەراسانکردنیاندا و بۆیە ئەم دیاردەیە ڕوو لە زیاد بوونە. ئەمە ڕای ژنە پارێزەرێکە و بۆ چارەسەریش پێی وایە یاسا دەستپێکی هەنگاوەکەیە. بۆ ژنێک هەیە بەبێ هەراسانکردن بژی؟ نییە. و دوایەوە من لە پێگەی کامکەناوی دەسەڵاتی یاسادانانە پەرلەمانی گەورەیە لەناو ئەو پەرلەمانایە هەراسانکردن هەیە، نەک لە هەراسانە زۆر جار لە دەستدرێژیکردنی سێکسیشە پاڵپشتی کەرینیە ئەم ژنە. ئەمە زۆر قورسە کە من سکاڵایەکە کەم پێویستم بە شایەتە بۆ ئیسپاتی بکەم. ئەو سەیری کردوم، چاوی داگرتووە، تەسەڕفاتێکی کردووە، کێی بینێ؟ ئەو ئینکاری لەیەکە و دوایتریش وەکوتم هەرو قازی لەوەیە کە لە مەحکەمەیە پاڵپشتی پیاوەکەیە. هەرچەندە لە 8 مارسدا ژنان لە پاڵ پیرۆزکردنی ڕۆژەکە کە تایبەتە بە ڕۆژی جیهانی ژنان چەندین چالاکی جۆرا و جۆر بۆ باشترکردنی ماف و ئازادیەکانیان ئەنجام دەدەن، بەڵام کۆکیشن لەسەرەوەی کە هێشتا بەشێکی زۆر لە مافەکانیان دەستەبەر نییە لە هەرێمی کوردستاندا. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی. بۆ باسکردنی هۆیەکان و چارسەرکردنی ئەم دیاردەیە ئیراد منوچەر سان ئەحمەد نووسەر و ڕۆژنامەنووسی بواری مافی ژنان و بەپرسی ئۆفیسی یەکسانی جەندەر لە دیوانی پارێزگای هەڵەبجە لەگەڵماندایە. ئەم کاتت باش ئیراد خانم، دەمووی بزانم یعنی خراپترین شێوەی هەڕاسانکردنی خانمان دەرچی یاخۆ دەبینین؟ بەڵێ ئەم کاتتان باش، سوپاسانەکەم. ڕۆژی 8 مارس لە سەرجەم ژنانی دانیشتوانی هەساری زەوی ئەەکەم، هیوادارم کە بە ئامانجەکانی خۆیان بگەن. بەنسبەت هەراسانکردنەوە ئێمە زانین کە دۆزی هەراسانکردن کەیسێکی جیهانیە و بەپێی سیستەم و یا مەنزومەی سیاسی وڵاتەکان توانیویانە خۆیان ئەم سیستەمە ڕێک بخەن بۆی دەستیان هەبێ لە کەمکردنەوەی دۆزی هەراسانکردنە. بەڵام وەک تێبینی ئەکرێ ئێمە لە هەرێمی کوردستانە بەداخەوە کە زۆر داتاکان لاوازن لەسەر ئەوەی کە جۆرەکانی هەراسانکردن دیاری بکرێ، بەڵام بەپێی و داتانی کە ئەنجومەنی کاروباری باڵای خانمان لە ساڵی 2022 ئەنجامی داوە لە ڕاپرسیەکی زۆر لە ژنان بەشداریان کردووە کە لە 66 ژنان لە ترسی هەراسانکردنی هەموو جۆرەکانی هەراسانکردن بە تایبەتی ئەتوانین بڵین هەراسانکردنی سێکسی ژنان نایوەرن بێنە ناو کەرتی کار
کارکردنەوە بە تایبەتی بەداخەوە کردی تایبەتمان هەیە لە هەرێمی کوردستان کردی تایبەت توانین بڵێن زۆر لاوازە لە ژێر چاودێری سیستەمی ڕقابەیان سیستەمی چاودێری ئەمە ژوای کردووە کە ژنان نوێنەرەتیکردنیان لە کردی تایبەتە لە کردی کارە کەم بێت بەهۆی ئەوەی کە بەهۆی هەراسانکردنەوە توانین بڵێن کە زۆرترین زیان کە ژنان لە هەراسانکردنەوە بەربەریانەکەوێت لە کردی ئابووریە ژنان ناتوانن بێنە ناو کاری مەیدانیەوە. باش ئێرەت خان دەمیست باسی چونکە ڕاپۆرتەکەمان بینی هەمویان باسی یاسا دەکەن. یاسایەک هەیە ڕێگری لەم دیاردە بکە بۆ نمونە لە هەرێمی کوردستان یان لە عێراقیان لە وڵاتانەی ئەو ناوچەیە؟ تا ئێستا یاسایەکی تایبەت بەوە نیە کە لە دادگاکانە یاسایەک هەبێ تایبەت بێ بە یاسای هەراسانکردن. ئەمەش وای کردو بۆ خۆی ئەم نەبوونی ئەم یاسایە کۆمەڵێک تەمومش بەکۆڵێ لە کاتی تۆمارکردنی کەیسەکانە هەبێت بە دڵنیاوە بەهۆی نەبوونی یاسایەکی تایبەت بە تایبەتی یاسای کار یان هەراسانکردن لە شوێنی کاردا یان بە هەمان شێوە لە ناو خێزانیشدا لە حاڵەتەکانی بوونی هەراسانکردنا ئەمانە هەمووی کاریگەری نیگەتیفی کردوتە سەر دەرکەوتنی ژنان بە تایبەتی لە بازاری کارە چونکە زۆرترین هەراسانکردنی ئێمە ئەزانین لە دەرەوەی هەراسانەکان بۆ ژنان لەبەر ئەوە بەو شێوەیە ئەبینین هەراسانکردن بەهۆی ترسانە ناوزڕاندن و کۆمەڵێک کەیسی تایبەت بە پارێزگاریکردن پارێزگاکردن لە ناموز لە کۆمەڵێک شت ژنان ناتوانن ئەم کەیسانە تۆمار بکەن ئەمەش بۆ خۆی بۆتە هۆی گرفت لە دەرکەوتنی داتاکانە. گرفتەکەش لەوەدایە کە زۆربەی خانمان وەکو خۆت گوتت زۆربیان ناتوانن یان نانەوێت بێن و باسی هەراسانکردنی خۆیان بکەن کە لە راپۆرتەکەدا بینیمان خانمێکی ئەندام پەرلەمانی پێشوو دەڵێ خانم نییە کە تووشی هەراسان نەکری بەڵام دەمیست ئیراد خان پرسیارەوە بکەم ئەگەر یاسایەک پێشنیاز بکرێ داوای چی دەکە و چۆن دیاری بکرێ کە یەکێک پیاوێک یان کەسێکی تیکە هەر کەسێک خانمێکی هەراسان کردووە و چ جزایەک بۆ دیاری بکرێ؟ بەڵێ بەنسبەت وەکوڵێ دیاریکردنی یاسایەک ئەم یاسایە پێویستەکەەوە بە تایبەتی لە یاساکانی لە یاسای کاردا چونکە ئێمە بەڕاستی یاسای کار لە هەرێمی کوردستانە پابندکردنی زۆر لاوازە بە تایبەتی کەسانی بەرپرس لە کردی تایبەتەوە وەکو بڵین بەرپرسەکان زۆر ئیلتیزام ناکەن بە یاساکەوە یەکەم شت گرنگەکەوە بۆ ئەوی ئەم یاسای بچێتە بواری جێبەجێکردنەوە پێویستەکەەوە کەسانی بەرپرس لە کۆمپانیاکانە لە کار لە کۆمپانیا پیشەسازیە گەورەکانە ئەمانە ئەبێت ئیلتیزام بکرێن بە پابندبوون بە یاساکەوە ئەویش طبعاً ئێمەمانەیە لە پەرلەمانی کوردستانە ئەم یاسای ئیقراری بۆ بکرێ دواتر زەمینە سازی ئەم یاسایە لە جێبەجێکردنی لە ئەرزی واقعە ئەوە بۆ خۆی گرنگە بە تایبەتی بۆ ئەوی بتوانرێت کۆمەڵێک میکانیزم دابندێ کۆمەڵێک میکانیزم دابرێ بۆ ژنان بۆی بتوانن چۆن هەراسانکردن بوونی هەراسانکردن لە حاڵەتی بوونیە چۆن تۆمار بکرێ ئەمەش وەک چۆن ئەبینین کە ئێستا بۆ یاساکانی تونوتیژی خێزانی کۆمەڵێک میکانیزم دیاری کراوە لە ڕێگەی پەیوەندیکردن تەلەفۆنەوە بێ لە کۆمەڵێک شت دیاری کراوە بۆی ئەم ژنانە بتوان بە ئاسانی دەستیان بگا بەو ناوەندانی کە پێویستیان بە هاوکاریە بە هەمان شێوەش پێویستە میکانیزمی زۆر تایبەت بگیرێتە بەر بۆ ژنان لە کاتی بوونی یان سەرهەڵدانی هەراسانکردنی تر ئێمە ئەزانی ئەو هەراسانکردنە لە کەرتی تایبەت بێ لە کەرتی گواستنەوە بێ چونکە بەڕاستی بوونی هەراسان کارەکاتە سەر جوڵەی جەستەی ژن و ئەکا کە ژنان زۆرترین لە ماڵ بمێن و بە ئازادی شوکاریان بەڕێوە ببن. بەڵام ئیراد خان هەر دەبێ ژن خۆیان کچ خۆیان بێن و وەکو چۆن بێنە پێش بۆ ئەوەی دیفاع لە خۆ بکەن یان ئەم دیاردەیە قبول نەکەن کە بەرامبەریان دەکرێت پێش هەموو شتێک پێش یاسایەک پێش هەنگاوێکی دەسەڵاتداران یان حکومەت دەبێ خۆیان بێنە پێشەوە و ڕێگا لێ بگرن وەنیە؟ بەدڵنیایەوە یەکەم هەنگاوی گرنگ کە ئێمە کاری بۆ ئەکرێەوە زۆری جەختی لە سەرەکەینەوە چۆن ژنان بچنە پرۆسەی بڕیاردانەوە چونکە ئەگەر ژنان لە پرۆسەی بڕیاردانە بوونیان هەبوو ئەو کاتە بە دڵنیایەوە ئەو مەنزومانەیان ئەو سیستەمانی کە ژنان تیان زۆرترین راپۆرتەکرێ زۆرترین گویان لێ ئەگیرێ لەبەرەوە یەکەم هەنگاو پێویستە ژنان بچن ناوەندی بڕیاردانەوە لە هەموو کایەکانی ژیانە بە تایبەتی لە کایە سیاسیەکانە ئەمە بۆ خۆی هەنگاوێکی باشە بۆ یەکەم
ڕۆشن بیرکردنی ژنان لەسەر بوونی کەیسەکە دواتر ریەتە سەرێکخراوەکانی NGO دواتر چۆن میکانیزمەکان لە ڕێگەی کەمپین بی لە ڕێگەی هەر شتێک و میکانیزمەکان هەمووی ئەتوانێت بە ئاسانی بگیرێتە بەر. زۆر سپاس ئیراد منوشەرسان ئەحمەد نووسەر و ڕۆژنەمەنووسی بواری مافی ژنان و بەرپرسی ئۆفیسی یەکسانی جەندەر لە دیوانی پارێزگای هەڵەبجە. زۆر سپاس. سپاسانەکەم، سپاس بۆ ئێوەش. لە باژارێ سلێمانیەژی ڕێڤەچۆنەک لە ڕۆژە جیهانیا ژنان ئیرۆ و هەرنەها تێ ڕێخستن و بەڕێوە دەچا. پەیامبەری ئەمریکا سنوور کەریم نەهاد لە سلێمانیە لە ناو خۆپیشاندانەیە یان لە وەرە سنوور خانم کاتت باش خۆپیشاندانەکە دەزانم لالای تۆ دیارە باران و وەیە خۆپیشاندانەکە کرا چۆن بوو و دروشتیان چی بوو، داواکاریەکانیان چی بوو؟ بەڵێ دەخی لەم کاتتان باش دیارە ئەو دەبینن لێرە کەشوهەوا زۆر ساردا بارانە لەبەرەوە ئەو بۆ هێوەی کە خۆپیشاندانەکە بە زووی کۆتایی پێبێت هەرچەندە ژنان ڕێپێوانێکی دوور و درێژیان لە شەقامی سەهۆڵەکەی سلێمانی و بۆ پارکی ئازادی دەست پێ کرده بوو، بەڵام بەداخەوە لەبەرەوەی کە کەشوهەوا هەلەبار بوو نەیانتوانی وەکو پێویست خۆپیشاندانەکە بەڕێوە ببن. لە ئێستاشدا دەخی کاتژمێر سێ چالێکێکی تری ژنان هەر بە شێوەی گرتبوونەوە هەیە لە بەردەمباخی گشتی شاری سلێمانی. ژنان لەم ڕۆژەدا تەنیا پیرۆزباییان لە یەکتر نەکرد، کۆمەڵە دروشم و پەیامی جیاوازیان نەر کە باس و تاکیدیانە کردەوە لە ماف و ئازادیەکانی ژن و ئەوەی کە ئەم ساڵ جیاواز لە ساڵانی تر هەستی پێکرا ئەو بوو کە ژنان بە گروتینێکی زیاترەوە ئەم یادیان لە یەکتر پیرۆز دەکرد. دیارە من لەگەڵ چەند ژنێکدا قسەم کرد کە هۆکاری ئەمە چی ئەوان هۆکارەکەیان گەڕاندەوە بۆی کە تەسیری ئەو شەپۆ لە سەرهەڵدانەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانەوە بەگشتی واتە دەتوانی بڵین تەسیری شۆڕشی ژینە لەسەر ژنانی هەرێمی کوردستانیش بە ئاشکرا ئەم ساڵ هەستی پێدەکرا. دەخیل ماوەی سێ ڕۆژە بە بەردەوامی لەسەر جەم شار و شارچوەکانی هەرێمی کوردستان بە جۆرەها چالاکی ژنان ئەم ڕۆژە یاد دەکەنەوە و کۆڕ و سیمینار و دیبیت و جۆرەها خولی هۆشیاریان بۆ هۆشیارکردنەوەی ژنان بەڕێوە بردو لەبەرەوەی کە وەکو لە ڕاپۆرتەکەشدا بینیمان ژنان لە ئێستادا لەسەر و بابەتەکە وەکن کە دۆخی ژن بەگشتی لە هەرێمی کوردستان بەڕاستی لە ئێستادا لە دۆخێکی زۆر خراپدایە. باڵێ سنوور یانی من وێنەکان دەبینم ڤیدیۆکان لەوەیە هەموو زۆربەی هەرە زۆریان بەجلی کوردین و خۆتش بەجلی کوردی دەرچووی بۆ ئەو ڕێ پیوانە، بەڵام دەویست بزانم ڕۆلی پیاوان لەم خۆپیشاندان ئەگەر خۆپیشاندان بیان یان وەکو چۆن چی بێدەڵێن بەڕێوەچوون بێ بەشێکە پیاوانیش تەبعاً بەشدار بوون لە ڕێپێوانەکەی ژنان لە چالاکیەکانی ژناندا هەرچەند پرسیارەکەت لای من زۆر مەفهومەکەی واضح نەبوو لەبەرەوەی بەهۆی کراسیکەشەوەهاتنگ بە باشی ناگاتە لای من، بەڵام دەبێت ئاماژە بۆ بکەم دوێنێ من لە یەکێک لە دیبیتەکانە ئامادە بووم کە لە بۆ ماوەی تقریباً 6 کاتژمێر لە نێوان کۆمەڵێک لە ژنانی تەنانەت کوردستان یعنی کوردانی سووریا تورکیا ئەوانیش بەشداری ئەو دیبیتە بوون و هەروەها ژنانی ئێرانیشم بینی لەناو دیبیتەکە کۆمەڵێک لە پیاوان هەبوون. دیارە مشتومڕ و گفتوگویەکی تون لە نێوان ژنان و پیاواندا بەڕێوە دەچوو. بەشێک لە پیاوان نەیان دەتوانی ئەو مەفهوم و ئەو چەمکانەی کە ژنان یاخودە و خواستانەی کە ژنان دەیان هەوێت لە داهاتوودا لە ئاستی سیاسی و بڕیار و لە ئاستی بەگشتی واتە شەقامی کۆمەڵایەت و شەقامی سیاسی لە هەرێمی کوردستانە تەسبیتی بکەن. بەشێک لە پیاوان ڕخنەیان لەوە دەکرد، بەڵام گفتوگۆکان بە ئاستێکی باش ئەرێنی دەبینران لەبەرەوەی بۆ یەکەم جارە لەو ئاستە باڵایە کە بتوانرێ مشتومڕ لە نێوان ڕێگەزە جیاوازەکانی کۆمەڵگە بۆ ئاستە دروست ببێت. ڕخنەیان لەوە گرت ڕخنەیان لە توانەکانی ژنان دەگرت پیاوەکان مەبەستم ئەوەیە لەوەی کاتێک دەکەونە شوێنی دەسەڵات ڕۆلی خۆیان نابینن بۆ دابینکردنی مافی خۆیان. بەڵێ دەخیل بە بڕوای پیاوان بەداخەوە ئێستا لە بەگشتی لە کۆمەڵگەی هەرێمی کوردستانە نەهجێک پێشکەوتۆ لە ئەوەی کە بەردەوام تەخوینی ژنەکە واتە تیرۆری کەسایەتی ژن کە ژنان بەگشتی لە هەرێمی کوردستان لەسەری کۆکن. زۆر جار پیاوان بوونەتە بەشێک دەڵێن کە پیاوان بوونەتە بەشێک لەو عەقڵێتی کە خزمەتی ئەو سیستمە دەسەڵاتداریە دەکا کە ژن تێدا دەچەوسێنرێتەوە واتە ژن ناتوانێت ممارەسەی ئازادی و مافەکانی خۆی بکات. بە تایبەتی ئەوان باسییان لەوە کرد کە ژنان خۆیان دەبێت بجگە لەوەی کە خۆیان بەڕێخستن بکەن، بەڵام دەبێت کلتوری کۆمەڵگەکە بۆ نمونە لەبەر چاو بگرن. بەدیدی پیاوان زۆر جار ئەوەی کە ئەو ژنانە ئەو مافەی کە یاخودە و داواکاریانی کە ژنان داوای دەکەن لەگەڵ بەشێک لە کلتور و ماف و واتە بە کۆمەڵایەتەکاندا ڕەنگە یەک نەگرێتەوە. بۆیە ئەمە بووە هۆی ئەوەی کە مناقەشەیەکی
جدی دروست ببێ بە تایبەتیش دەخیل بیرمان نەچێت لە هەندێک لە یاساکاندا هەندێک بابەت هەیە کە پێشێلی مافی ژنی تێدا دەکرێت بەشێک لە ژنان خودی خۆشیان ئامادەنین و لەگەڵ گۆڕینی ئەو یاسایانە نین کە بەزەقی جیاوازی ڕێگەزیان تێدا بەدی دەکرێت واتە لاسەنگی ڕێگەزیان تێدا واتە مافەکانی ژنی تێدا پێشێل دەکرێت. زۆر سوپاس سنوورکەریم پەیامەری دەنگی ئەمریکا لە سلێمانی لەگەڵمان بوو. سوپاس. ئەڤین جمعە ئەف 11 ساڵن دووارێ مافên mirovan û mafê jinan da kar dike ew rastî gelek astengan jî tê tevî vê yekê jî ew bawer dike ku tenê jin dikare alîkariya jinan bike û dabînkirina mafên wan jî. Peyamêrê dengê Amerîka Zana Umer ji Qamişlo ev raport gihandiye. Ev 11 salên duwarê mafê mirovan û jinan de li herêma Kurdên Sûriyê kar dike. Çalekvana jin evîn cum'a ji Dîmeşqa paytexta Sûriyeyê heya got ew dizîvire bajarê xwe yê dayîkê Qamişloyê serbêhatiya xwe vedibêje. Fikrê civaka sivîl pir zehmet bû li Sûriyê heta berî dema şer jî demam hatin cizîrê hinekî ew mecal hat vekirin. Ji ber xebata wê ya duwarê mafê mirovan de evîn cum'a rastî gelek astengiyan hatiye lê hemû sînor derbas kirine û niha ew rêveberiya komela mafê mirovan ya herêma Cezîrê dike. Yani xeterî hebû, tirs hebû, di gelek haleta de mumkin e em jî rastî tundê bihatina ji ber me alîkarî didawa jina. lê azadiya wa jina û ew emela wanî gogixwe mev girê didan dibû dafek ji me re ji bo em her û her berdewam bikin. Li Bakur û Rojhilatê Sûriyê zêdetirî 65 rêxistinên jinan hene. Tevahiya wan ji bo bilindkirina a starola jinan û parastina wan ji tundiyê kar dikin. Li gorî rêxistina sara ya parastina mafê jinan di sala 2022 de di 115 binpêkirin dermafê jinan de hatine belgekirin. Li wa herêma jî jin tên kuştin dikevin binê erdê di tên veşartin û dibe hala intîharê. حتى veşartin jî heye ji ber vêna nisbet hinkî li milê Firatê mentika tabqa dêr zor reqayê nisbeta wêna bilind e ji ber hinkî qanûn jî bi rastî xweşik li wa herêma nehatiye rûniştin ji ber wilo nisbeta wêna zêde ye. Amarên binpêkirinê mafê jinan yên ragihandî ji rastiyê dûrin. Li gorî evîn cum'a gotêkoşîna jinan ji bo mafê jinan li rastî astengî û metirsiyê tê. Bi taybetî deverên rizgarkirî ji Daişê got hişmendiya civakê jin weke amûreke seksî û xizmetê dibîne û ji mafê xwe yên resen bêpare. Zana Umer dengê Amerîka Qamişlo. وندگال چالاکین روژا جیهانیا جنان سرانسری جیهان تکرن ام چیروکا غمگین جی دبهیسین لیلا باهچی جان دایکا 4000 روکن پچوکا او بیمیرا او بتنی دبارا جیانا مالباتا خود دکا لازمری باجری ترکیا اف 6 سالن او کارکی دکا کونه تدیوید و حلبت چیروکا و لیلا روشا گلک مالباتین دین کردین کو متروپولین مازن ترکیه دیجین نشان داده. پامیره دنگی امریکا خجان فارقین بری کامره کرد کنکشن دای جیانا وی خانمی. ev der xurtegeheke û ji bo malbata Kurd bûye jînge. Leyla digel çar keçên xwe yên biçûk dibê malê da dijîn. Li metropolên Tirkiyê bi milyonan Kurd dijîn. Hin ji wan xwediyê çîrokên serkeftinê ne, lê hin kes jî di nav çerxa jiyanê da tekoşîneka mezin didin. Li bajarê İzmîrê jina Kurd Leyla pêkane jinek ku karê xurdefroşiyê dike. 5-6 sal bûye. Ama berî wê jî heye ez berê ji febrîqê wan şixulî bûm. Ana jam top dikin û em ji nav hevdû dinaqînin û em difroşin geçima xwe zarokê xwe spê dikim. Leyla li taxa Aktefê li navçe Gazî Emirê di depoyek mezin da maddeyên bikar hatî ji bo veçerxînê kom dike. Her roj bi dehan kesên ku ji sergoyên bajêr maddeyên bikar hatî berev dikin tînin difroşin Leyla. Ew jî van zibilan ji hev cuda dike û di xirarên mezin da kom dike. Evkara ji nav çopê tê yanî ji çopa gemillet davêjin mesela mas xwarine davêjin fêkî xwarine avêtine ava xwarine davêjin yanî zaten giş ayrî ayrî ye
جناف شوبيت يعني ميقروب جيتاد هي بيسلغ جيتاد هي والله جانا معدي ماجي لهاف دكافي اما تشكي جنبك انتنا مجبور ام نكار نهار نشكي درفه ام نكار نشكي كسي بخوازن كذا مية ام دبنا مشخور محتاج كسي برا ام نبن وام شخور في شا ام شخور بكن تشكي جنبك انتنا كام ام تشابك باجار مزنه دماكينه اندا وان پلاستیکان هوردکه و دفروشه کمپانیان مزم اکو کاری و چرخینی دکن. اف کاری گران به همان دمیده جبو صحت مروان جیب خطره. تایبت جبو زاروکان. زاروکه من دکوین ناف و گماری. زاروکه من خوش دکوین. زاروکه من عرضه دکوین. جام دنگه وان را داره. مکتب آوان هی از وان دبم تینم. سحب مکتبینه یک بچوچک 6 سالیه. سوريكلي از گرب وان بم مكتبه وبينم وزلي إشي خو بنرم از وان بم مكتبه إشي مدمينه از نبم ناب يعني مالو إشي ناب بدود هيش ناب ذاته اما مقوت يا تشكي غزبكم نهاتنا خدای مزنه قيمه واني بيش مام چه بنچ لی بیچارتی لیلای مجبور ویکاری کریه. لیلا دایکا 4 زاروکانه بریا 3 سالان هبجینه و بردایه لی تو نفقه یک ندایه وی لوما لیلا مجبوره جکه خوره هم دیتی بکه هم جی بابیتی. بری کاری فروتنا تلفونان کریه لیج بو زاروکان سر هف آنیه دمک تریش کار نکریه. لی دجواریه جیان لیلای مجبوره ویکاری کریه. نصیب خواه او زارکن خواه جسرگوین باشر درد خواه. هلبت اف کار جبو جنا جنه حسانه. لیلا هاج وی راستیه هیه لیج بو کارک باشتر دوی کارک دن بکه. طبعا که زحمت تاوی پره. يعني أنا هاجي قلت شرح بكتش كم هنا أبي الشايشة زلامة نيشة بيركاية أما زارو كم بلاقة بتشوكن أذكر مهرم جيكي دنيا بالشغل مجبور أزدفع درا أزماش نافها بدو دردخينم إيش زلامة متشابكن. ليلى جنكا باورمنده ودبيجه جبو خاطر زارو كمن إخوده بروجيك لروي مجي وبكنه. خديجة فارقين دنج أمريكا إزمير. وزير الدرفة ألمانيا أنا لين بربك دي سردان أخويا بغداد دا قلت ألمانيا دي آليكاريها عراقي بدو من دي شر دي جي قفا دولتها إسلامي داعش دا ويقول جي أمي بحف رف شاري لسرداعش بدو من داكو كسك لإراقي جاركادي جدر دي تيرولا داعش نالينا بقال يخاف وزير الدر في إراقي فؤاد حسين جيقودكو أو سباسيا ألمانيا ديكا جبو ناسكرنا تاوان داعش لديجي إزديان وكا جينوسايدي وزير ألماني قود جي ولاتي وعراق دي شر ديجي داعش دا بيشكتنك برچاف بدس خستيا اللي مخابن هشتا داعش هر دمينا خطر وهر وصار جما إيران شرمزار كركو جيانا مروفان و أولاكاريه لتفايا هرمي دي خاجير خطري بإيريشن موشاك عن جبوكو دا صلاة دا بمينا و دا صلاة أخوة بباريزا. ام روبكن تركيا عم تزعل چند روجين بوريكو نامزد دي اوبوزيسيوني جبو هالبجاتين سروكاتيا تركيا هات دست نشان كرين سروكي گشتي جهبي كمال كلجدار اخلوها دست نشان كرين جبوكو ركابريا سروكي نها رجب طيب أردوغان بكده هالبجارتين سلوكاتي وهالبجارتين قشتي دجي هالبت أوبسيوني رولي خواه هبا لي هطانها كردان هالويستين قالك ديار وأشكرا ندعنا لسر هندي كاوي بيشتجيريا كي بكن يعني كي آلي بكن أوبسيوني بكن يانا دفعن هالبجارتين يان جي واناوي نامزدي خواه دسنشان بكن جبو وان هالبجارتين جبو گفتگو لسر روشا سیاسیا ترکیا بتاعی بلجی چند دما کرد يعني مهک بریکو يعني دو مهان بریکو هالبجارتن ترکیا ورن کرن ام میوانداریا بریس کمال برکای سیاست مدار و نویسکار نافدار لترکیا دیکن بریس کمال برکای ام قال کی کیف خوش جارک دی ام ترد اخفن دمک دریجا تنبوی میوانی ما لیدی سان ام قالک نه کیف خوش کود دبین جارک دی ما تخواست ام بحث روشا سیاسیا گشتی ترکیا بکن تایبەتی پشتی دەستنیشانکردنا کەمال کلژدار ئۆگلۆ ji بۆ کو بەریکانیە بە ئەردۆغان ڕەبکە ڕەوش چاوایە چ تێگوتن چ تێکردن بله کلژداروغلو او هات نیشاندان وەک
برندام پیمانی گل انگو نتنی بناوی پارتیا خواه بناوی 6 پارتیان هات نشان داد. tabii ve Kılıçdaroğlu çivike yani bernamaya çiye tişte ku haya iro hatiye nişandan hatiye aşkare kirin Kılıçdaroğlu o havalen ho ve Türkiye ve gerinin sistema beri ango sistema parlameniye çen salam beri malum belli Türkiye sistema parlameni hebu le Zagora esası, kanuna esasiyat kuartın, o ya sistema serokomari çi bu. Ve sisteme da heza devleti, hükümeti, heza asasiyin, adaleti, dadbendiye, ketine dest merveki. Ve vakti jibabasi az bakı, من افتش شاش تريد. بله. يعني بله ابرز فرمو كلامك فرمو يعني دوها او حفظمانية قال وكليشتاroğlu دخازن كو وگرن سيستما بره يعني او رستوراسيونه که ولی کی باشه yani sistema parlamenterik sistema یک مربی باشتر از دویجم بله و پردیکه جبو دموکراسی yani جبو چاره سریا پرسکه که پرسن ترکیه پرسا کردی به تایبتی او پردیکه نه ام بیشن پرسا کردی ام بحث پرسا کردی بکن برز کمال برکای yani اگر هاتو ام سیاست اردوغان و اک پارتی دزانن دوان چند سالن yani 20 سال او لسر دسالاتنا لی اگر هاتو کمال کلجدار اوغلو او اتفاق خویا شش عالی گهش دسالاتي جبو کردان يعني جبلي كو بابتي كو غورنا سيستم جبو سيستم برلماني تشدي ويد قازاجا كردان دبل دمكو ام دزانن او دسالاتي دابو بري نهاجي بارتياوي وهناك بارتي نجات باريس دي اتفاقاوي دنا هيانوها برنامه بارتيا gelda bu gotinin Kılıçdaroğlu da جبو چاره سریا پرسا کرد دشته که اشکره تونه راسته او بسایی که آشتی دیگلی آشتی چاوا چه دیمه ولایت که وقت ترکیه که سالانه شهر کردان تکرد نه تنی لندن ولایت هیال در سینور آشی ترکیه تکری مثلا ایدیشی یالی سینور اندکه کردستان هم آشور لروجلات گلو او مثلا به çava çare server, ya çare ser ne be, çava aşkite Türkiye. Mesela evet, muhabın bernama peyvaniye geldi, işte jibo kurdan tüne. Her sadece Kılıçdaroğlu veya ne projeye ki o peşkeşle giriyor bu çare ser yapışsa kurdu. Ona ve ilkeci yani mikarın hevi bir gün ki Kılıçdaroğlu var. و فهمانی اگر بسا کردی چاره سر بکن بله باشا بلش برکای کردا بریاره خدا چی بکن چی نکن جوان هل بجاتنا رام دزالن يعني جبو نامزد جبو پارلمان هانا لی جبو سروکاتی بریاره خدا نه يعني هشتا چی بریار ندانه دوها بله بریار ندانه اکود بناوی کردان ویژن به نام کردان تکبه الویجارتنی یک هدف و هوامند خونه وزانم. لی پارتی کدنی جی پارتی ما آزادیانه حق پاره. حق پاره جی حق الویجارتنی استندیه. آنگو تکاره تکلانه دا بکده الویجارتنی. لی تابی حق پاره وک سروکاتی اندامک نشان نداره. امکان خود تونه لیدکاره بکوه پلویزارتنا پارلمانی شبو به اندامان نشان بده و بکشی او پارتی از جردم به پارتیه به اندام حق پاریمه بله هدفه جی هیا نها بریار آخون نداره چه بریار بده نزانم
خواه پشتگیری کلیشتاروğlu بکه. امی نویدمی دیسان و میوان بکن یان یکیش پارتی میوان بکن جبو امزان کابریاره ولی سرچ بنمایا بریز کمال برکایس وقتی ما قال کی کرتا و بتر وقت رینا دما ام قال کی سپاسیاتت کن. يمكن كان جارك قديمة بتردر فتبع كمال بوركايس يصدفان ونفسكاري كرد بمرة بوسباس يلك سباس تشافين محمو يعندي الرجع اكشمي لسر هوليدي بن هوليودي بن دماكو خلاتين اوسكار جبو باشترين در هنر باشترين اكتر وهمو ساسكاريا فليمان ورنداين هفدمي اعماد كاريان لوس انجلوسي افرابورت جهايما Dema kulistikvan derhener u yendin amadene ku jibo xelatin Oscaran peşbaziye bıkın parmendan xaliya sorradı xıstın. Ev jibo pişesaz ya filman u bo namzedin peşeng büyera heri gringya saleye. Dınavde bo listikvan Michele yo. O filma Everything Everywhere All at Once. Se endamendin yen ve filmeji bo xelatin listikvaniye peşbaziye dıkın. Kate Blanchett ji bo rola xoya wek derhinereke müzika klasik ya the filma tarde bo xelata listikvana baştirin ya sereki ya jin yek ji peşeng namzedane. Her du film ji de nav deh namzedin Oscar'e yen baştirin film dene. Her vaha filma Elvis Kuchiroka Strambeji Pop Elvis Presley jinuve peşkeş dike ve Aston Butler jibo listikvani heri baş peşbazi dike. Bernard Hiller mamoste listikvaniye ku bo dersen xwe bi serketiyan re hevpeyvîn kiriye dibêje Hollywood xelatên Oscar'ê ciddî dibîne. It's very important for the film. Oscar jibo film û lîstekbana pir girîng e. Ji ber ku peşerandinek ji pêşesaziyê ye ku dibêje tiştekî we yê bêhempa heye. Brendan Fraser di filma The Whale de jibo xelata baştirîn lîstikvaniyê de rikberekî din yê serekî ye. Di çîrokeke zilamekî qelew û peywendiya wî ya aloz ya bi keça wî re. Filma The Banshees of Inisherin ku li ser aloziya de hevaltiyekî li gundekî İrlandayê bo lîstikvanê serekî Colin Farrell û lîstikvanên piştgiriyê Brendan Gleeson û Berikî O'Gihan û hevdem ya Kerry Condon namzetî bi dest xist. Lê Condon xwedî rîkberane wekî Angela Bassett ji bo rola wê ya di filma Black Panther Wakanda Forever de. Di nav namzedên bo baştirîn dîmen de filmê The Fabelmans jî heye ku li ser jiyana destpêkê ya derhiner Steven Spielberg'e. O filma Almanî All Quiet on the Western Front ku li ser bingeha çîrokekî dî jî şer ya ji pirtûkekî 1929 hatiye çêkirine. Ev jî hem bo baştirîn dîmen û hem jî bo baştirîn filma navneteveyî namzede. Hiller dibêje ku beramberkirina filman û performansan dijwar e. Because some people have dramatic Oscar-winning scenes. Ji ber ku dîmenê xelatgirtina Oscarê yên hin kesan heye û yê hin kesa jî tune ye. Mîna got mirov vê sêv û pirtiqalekê û hirmiyekê bide ber hev û bipirse kîjan çêtir e. Loma ne girîng e, pir ciddî nagirin. Tevî hin mijarên ciddî xelatên Oscarê wekî serdemekê pîrozbahiyê têne armanc kirin. Dema ku temaşevan filmên xwe yên bijare û kesên ku wan çê dikin şa, pîroz û serbilind dikin. Ji bo Mike O'Sullivan Özlem Yasak dengê Amerîka. خب بخشو دلخوازه که هیزن برافانیا سفیر آسوریه به ناو سلم محمود تنی یک هزر دکر دماکو او آواهین حرفتی دیدن پشتی ارتهجا لترکیه و سوریه دای او در و ایران کری. جوانا 24 سالی و هادوگو تشتی کو من هزر لی دکر او بوکا ازی چاوا زارو کان جبن
آواهین هرفتی درخم گر کسک ساخ هبا از چاوا خو بگهی می او یک ج 300 جنانه د بروانیا سیویل آسوریه دا کو بناوی کومین سپی تناسکرن کار دکه و بشداری د ارکی رزگار کرناز د 3000 کسان د کر د کو کاریگری کتبون جیر کاریگری ارتش جیل روش آوای سوریه کو د بندستی سرحلداین سوری دانا في چندین داویا برنامه ایرو یا کرد کنکشن حتی صبحی دیگه اینه هر شاد و بختبر و صلاح و رزن توایا اندامین تیم کرد کنکشن جوارا دیارینا و دنباش